بسم الله الرحمن الرحيم. الحمد لله ثم الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم افتح لنا باب رحمتك وألحقنا بالصالحين. سرتا دز بآياتك دكين كخواي بروجا فرين واقصد في مشيك. ليرة تفسير شيء هي استلواني زور كسي كتفسير كبرشوي لك ددنوا كأجر بيتقرن كتب تفسير دري واقصد في مشيك يعني لا روجنا كتبه ما مناوند به عنا بخيرا برو نا هواش برو بلا أجر بيتو مفهوم شيء تيليك بدن واقصد في مشيك يعني لا روجنا كات أمانز داربه يعني كاتي كده تشوين شيء بيش أو يدز بروجنا كي لنام شيء خد سدنا بي أمانز شيء أمانز كدنا بي هر واقع بيتو بقرينه السرخ كخواي پروردگار لبرس إنسان يدرس كرديا حتى ما نسيه هوا أما زي شيء جاري كراي هوا وما خلقت الجن والإنس إلا ليعبدون كواتا مسألة بلانو مسألة تخطيط مسألة شيء زوزور قنيقة سندها آياتي دي أقرب بقرينه السرسقري بيغمر صلى الله عليه وسلم بها ماشيوا كاتك دبين لخندق بيغمر صلى الله عليه وسلم برد كيدا كوتا بردمي بكسنا الشيء بيغمر صلى الله عليه وسلم ديدي هبو سيهبو تخطيطي لبو سهبو لبو بتواني سيا كيسراو كلو كوكات امبراطوري فرس لناوبا هروا امبراطوري رومانش ناوبا كوات سيهبوا تخطيطي شي هو بلان شي هبا بو بلان جرينجي شي خو هي امي ساو كيدي خويني دو زور بلان هي لروي كارجر اوكي بلاني باز دكاين خويا قربيتو بين بقرينو سر تخطيط استراتيجي اصلا تخطيط استراتيجي كاتيك داهن ركال الان مابرين وزارتي عسكري زياتر استراتيجي بكاين مخبزتيان تخطيط استراتيجي بكاين الباشا غواستراي تو لبو مسألة إداري ولبو مسألة خويندو لبو مسألة كاين هم بوارا كان جاني قريتو كواتا تخطيط استراتيجي اقر بيتو تعريف ايش بكاين تعريف كيتيا تعريف التخطيط الاستراتيجي طريقة لتحديد الأهداف تبيني كم شد بايس دكا ريقاكا يعني كواتا تو دبير ريقايا شي جاري كراوت هبي يعني يساك بايس دكا طريقة هي كم شد قرينجي بس دينين يعني عملية تطوير من عملية كردارك سدكيتو لتخطيط استراتيجي آمانتي تحديد الأهداف آمان زكاني خوتيا أو آمان زاني دثوي كابي بيشي إنزال صالك لدو صالة لسي صالة لسار صالة لبين صالة دواي بعض ذاك تخطيط استراتيجي معناه لك تخطيط تشغيليش معناه أنا زياوة زيادة أو كيما بينا سمع كردي أو تخطيطي استراتيجية بينا سك هي تحديد الأهداف رجاك أو رجا دبتو هوي أوي سدياري دكي آمان زكاني خود ياري دكي آمان زكاني خود ياري بعيدة المدى سن أهداف مان هي أهداف لمسألة كارجي دو زور أهداف مان هي أهدافك مان هي قصيرة المدى أهدافك مان هي بعيدة المدى أهدافي قصيرة المدى بيواندي بتخطيطي تشغيلي هي تخطيطي سي يعني تنفيذي يعني بلاني سي بلاني زي بزي كاري والله أو بلاني كبلاني استراتيجية بوي ده بيسبي بعيدة المدى بوي قريبة كتابة كاني باسي تخطيط ده كان ده بي تخطيطك لبين صال سبي كم ترنبي لبين صال كم أجا كم تربو أو ده بي تخطيطي شيء ناوي بين بين تخطيطي تشغيلي بعيدة المدى ده بيت أو تخطيطي أو أمان زاني ده تحوي ببيشي لو ما ويا بلان ده بيسبي نك أو بتحوي بابرين بمانجك بدومك نازاريوت بلانك دادين بونو منيستاكا أمريكا بلاني 50 صالة هي إيران بلاني نك أمل سردمي خوي كاتيك سردمي هشتا كان كاتيك حرب إيران بو كتابك مكتبة دستي التخطيط الإيراني لبوتسبو تخطيط إيش لانيا تخطيط إيش 50 صالة بو حموت لإيران حمود دستي جزيرة عرب أو منطقة حموت لذكا حموت تشيع ذكا بلاني شيتيان هي بلاني استراتيجي قوريان هي بلاني استراتيجي قوري بو بلاني دولة زوداء لقى بلاني سي كارجري هرو بلاني شركة زوداء بهماشي بلا حموي كودا كاتوسيا بريتر رجاك لدياري كني آمان زكان بلا آمان زانتنا قلت ما آمان زي سنة دورن قلت ما عندي دور ما بس ما سيا دور يعني لبين صالسيا كم ترندي لين منظمة لبوشي لبر إخراج
منظمة چییە؟ لەوانەیە ساتووە بزانی منظمە تەنها بریتە لە چی؟ منظمە چییە؟ ڕێکخرا. ئەگەر بێت تۆمەسیە کە زمێلەگەیەک ئیشمان کردن چینە؟ منظمین. منظم بۆیە بە منظمە دەرێتە ئێستا ڕێکخراوی حکمە منظمەیە. وانیا هەروەگەر بێت و قوتابخانەیەکیش کە مەدیری هەیە و مامۆستای هەیە و ئیداری کارژێڕی چییە؟ منظمەیە. هەروەها دەوڵەتیش چییە؟ منظمەیە. هەموو ئەمەدنی لەفزەیەشی چییە؟ هەموو شتێک دەگرتەوە. شەریکەش پێ دەنێت چێ؟ منظمة. بابن يستاك جامعة بيدرسي بشيوشي لتحديد بعيدة المدى للمنظمة. كاتي كم زار سبو ريغاكا دياري كني هدف أو دو هروها أو هدفان سيا بعيدة المدى للمنظمة أو سي سارميا كزور غريغا وكيفية الوصول إليها لها وكيفية الوصول لها أو زون سون يستاتو زور زاروية كسيف تخطيط استراتيجي دادن يدا ما منو يكاكا لو ما بين صالي بونو منو دزگای نوري حكمة مان هيا كيستا بازل لقمان هيا دمان لما بين صالي دي كاكا دمان هيا لقمان لا إيران هبي لقمان لا تركيا هبي لقمان لا بغداد هبي لقمان لا فلان شو هبي بلان هل أوانية أمنية هبي هبري أو هب دكم لا سون دت هبي بقيا أو أمانزا كاو زور زور غريغا بتر ريغاك بكارديني ليرة أو رجاء زور جينجا كيفية الوصول لها أو تعريف شيء تيام تعريف شيء كرتي تخطيط استراتيجية كخولة سعر برقدر يكم يان رجاء كا دوم يان ديار كني هدفات زور هدفك بعيدة المدى بو بعيدة المدى لا تتجاوز ذكريته قد ما زور تخطيط مان هي تخطيط شيء تشغيلي كاد دقت تخطيط شيء استراتيجي اما استاكر بيتو للرؤى إدارة أقر بيتو تمشى باب نوري حكمة بكين نمونا نوري حكمة تي هي السروك تي هي بين السروك كا سانكاس نوبرانا ونيا أوانا بياندو تريسي ها دستي تي أو دستي بريو بردنيا باشا أو بابرين دستي بالي حكمية دستي بالي سيا حكمية لا باشا يسدي أقسام دي بشي فلانة بش أواتيا لروي إداري بيدرينس ناوراسي سي ناوراسي كاجري إدارة الوسطى لأخواري بيدرينس إدارة الأدنى يعني إدارة الأعلى ما هي إدارة الوسطى ما هي لقد إدارة ما هي أدنى ما هي أو كي إشي تخطيط استراتيجي إشي شيء أما زور دارويا كسيك لأخواري دري بابا برسم بيناكن لو أو هتان كرديو هناكن تخطيط استراتيجي لروي كارجري بيوندي بإدارة مجلسي أعلاها شيء للسروبي لروي حزبي شيء عندها مكتب سياسي بي أوان أقرب بيتو شركة بي أنزمني سيا أنزمني أمنا هي كأوانا سبريا درن أدي بشكان أوانا تنها إشيان سيا إشيان بريتيال سيا تخطيطي تشغيلي دتوان دابني يسا إداري وسطى يعني إداري أدنى دتوان تخطيطي تشغيلي دابني بلا ناتوان تخطيطي سدابنين تخطيط استراتيجي دابني زور زارويا تشيش دروز دبي استاكبون لقمان هي لقي حكمة وسطايا يان أعلايا يان أدنايا لقى كان وسط نابي يتبري والله كاكا لتخطيط استراتيجي مش بجاري دكم راستا إداري وسطى إداري أعلى دبي بشيوك لشيوك كان رأي وان ورقري بلان كاتيك رأيك كان قبولنا كرا نابي بي والله كاكا من زي بزيناك نخير لو إداري دسيا كاتيك بريارة كدرا تخطيط درا بوشي إداري أعلى برياري دا أو أمرانا لباشوي چونك تخطيط استراتيجي بيويسي بماويكا استالون دا باز دكان آيات سني بيويستا مانگي دو مانگ سي مانگ سار مانگ پنس مانگ شش مانگ سالك دو سال سني بيويستا تا بيتو منظميك يان رخراك بيت تخطيط استراتيجي دامني بناسا كيتي گشتن سار برگل خود دغريتو ريغاكا دبيتو ريغاي بزاني ساكا فير دبي هدف كان سون دياري دكي يش فير دبين هروا بعيدة المدى كده بيدور بي هروا هاتسون يش فير دبين صور دتوانين بقينا أو تخطيط استراتيجي باش آية تخطيط استراتيجي جرينجي هي عنا أقربتو إما كاتي دقرينو سر أو كساني كا توجنوان لو بارك رديا آية تخطيط استراتيجي سودينيا مثلا كوني بعد فبري ولا سودي هي ولا سودينيا سيان كرديا هاتين داتا شمر قرتيا أو منظماني سيا أو منظماني كتخطيط استراتيجيان هي نقر أو منظماني سيا تخطيط استراتيجيان نيا كمالة شمر قرتيا سيا بعشوائي وريان قرتيا كداتا شمر قرتيا استبيان شمر قرتيا لو استبيان لو ودركتيا أو كساني أو شركاني كتخطيط استراتيجي دادنين سطاسي
سەرکەوتوترن لەوانەیە کە تەختیتی استراتیژی دانانی. یعنی وەکەی تەختی استراتیژیشی نییە لەوانەیە سەر بکەوی. لەوانەیە چییە؟ نەجاحەت بینی، لەوانەیە چێ بەرهەمیشی هەبی، لەوانەیە پێشیش بکەین. بەڵام ئەگەر بێت و تەختیتی استراتیژی هەبا دەبوو هۆی چێ؟ سەتاسیریش زیاتریش پێش دەکەوی. یعنی ئەگەر بێت و قازانجەکە بەبێت تەختیتی استراتیژی بەپێ تەختیتی استراتیژی ملیۆنێک بی، ملیۆنێک سەتاسیریشی لە بۆ زیادکە. سەتاسی کە ئەوە تەمەشا دەکەین لەوانەیە کەسێکی کە تەختیتی دابینەوانەیە نزیکەی 3 ملیۆن قازان بکە. نارێت تەختیەوەکەی تەختیتی استراتیژی نییە سەر ناکەوی، ئەوە غەڵەتە. بەڵام ئەوەکەی تەختیتی استراتیژی هەیە زیاترسیە سەرکەوتوترە. باشە ئەو مەفهومە غەڵەتە. زۆر کەسێ ڕێگە تەختی استراتیژی نەبی لە شەریکەی چییە؟ ئەو حکمە تەختیت استراتیژیشی نییە. بەڵام چییە؟ ئیشەکان چییە؟ کە یەکێک لە کەم و کوڕیە ها یەک لەو شتانەی کە منەظەمەی پێتەقیم دەکەی هەڵیە دەسەنجێ ئا منەظەمەیەکی ڕێک و پێکە یان نا تەختیت استراتیژیە. حکوومەتی خۆمان پلانی هەیە، پلانی استراتیژی هەیە؟ نەخێر، پلانی سەعاتیشی نییە، پلانی دەقەی نییە، پلانی سرکەشی نییە. بەڵام بە هەمان کاتیشتە چییە؟ تێدەپەڕووی دەڕوا. بەڵام ئەگەر بێت پلانی استراتیژی هەبا بەو شێوەیە دەبوو؟ نەخێر، بەو شێوەیە نابوو. تەماشا دەوڵەتی ئەمریکای دەکەینە بەری پلانی استراتیژی هەیە، چونکە ئێستا کە باسی ئەو پلانۆشتان هەموو لە شوێ دەرسوونە. ئێستا ئەو دەوڵەتەی لە ڕووی ئیداری، لە ڕووی کارژی لە هەموو دەوڵەتەکان بەهێزترە هەموو مەبادئەکان دەردەسی لە چێیە؟ ئەمریکایە. لە ئەمریکاش دەردەسی و خەڵکیش چییە؟ تەنفیز دەکە. بۆیە دەبین لە ڕووی ئیداریش چییە؟ لە ڕووی ئیداری دەوڵەتێکی چییە؟ دەوڵەتێکی پێشکەوتووە. دەوڵەتێکی پێشکەوتووە. بۆیە تەختیتی استراتیژی گرنگی هەیە. ئەگەر بێت و بیکەی منەظەمەکە چییە؟ سەتاسی. ئەگەر بێت و ئێستاکە 120 نەزاحەتی نابی، سیری لە بۆ زیادکە دەبتە چەند؟ ئەگەر 6 نەزاحەتی نابی دەبتە 9 گۆڕانکاری بەسەر دێ. باشە ئەگەر بمان هەوێ ئێستاکە هەندە نمونەی ئەو نمونانە ئێمە باز دەکەین چەند نمونەیەکە. ئەو نمونانە دەتوانین تەختیتی استراتیژی پێدا بنین. ئەی نمونەی لە بۆ پلاندانان چۆن پلان دادنی بە شێوەیەک دادنی نەمانگوت عملیە نەمگو عملیەتون لتحديد الأهداف ئێستا باسی ئەو عملیەی دەکەین بە چ کردارێک دەتوانین تەختیت استراتیژ دابنی. چەندەها نەزەریە هەیە، چار نەزەریە ماهینەیە، چار نەزەریە، ئەمە زیاتر تەرکیز لەسەر ئەو نەزەریەی دەکەین. لە دوایش دێین دەورەی تایبەت دەکەینەوە لە بۆ تەختیتی تەشغیلی. تەختیتی تەشغیلی بۆی دەکرێت، بەڵام تەختیتی استراتیژی بۆ نەزەریە دەکرێت. یەکەمیان نموذج سوات، نمونەی چێ؟ سوات التخطيط بالسيناريو، قريمان وسيناريو دادني. نموذج PMSP كأنا هم كركراوانا، أنا هم سيا كركراوي سمبيتيكا وكركراوي سمبيتيكا. نموذج فايفر أوش كابرا كهاتيا ناي فايفر وأو نظرية دانا هاتيا بلاني دانا تون تخطيط كين كرداري كنا ما نقول أو كردارة سيو تون ولا شندر دس بيدك ولا شندر كوتايدي. شو قربيتو كردارة كين نزاين سيا تخطيط استراتيجي بينها. يا كم شدينا سري دينا نموذج سوات. كركراوية لتسن ك PTS ما ورقتيا لزماني هي يعني هيز هروي كنيسس يعني خالكاني لاوازي أوش يعني فرص لأوه كما ورقتيا مخاطرش كما ورقتيا باشا يعني تسا يعني تدي جدولة شي دكاي منظمية كتيا أو منظمية دي دري خالة بهزكاني رخراو خالة بهزكاني رخراو نابي لسي خال كم تربي لدي زياترش بي كادت هو بابرين خالي بهز بنوسي اساقوت مان تسون تخطيط استراتيجي دادني منيا قد ما أو رجاية بقى رجاية كبيدني سه سوات لسه ورجرا لو كلمة أنا ورجرا همو بيتي كم ورجرا كقوة خالي بهيس خالي لاواز هرو فرسية هروها اشتتر سنة كان زي مخاطرة كان سيا يعني يساك ما تخطيطك ما عندنا كاك 2019 دمانه هتاكو 2020 بيتاكو 2025 أو شتانه بكين باش ئەو شتانە دەکەی خاڵە بەهێزەکان چییە بۆ ئەوەی ئەو شتانە بکەین؟ خاڵە لاوازەکان چییە ناتوانێت ئەو شتانە بکەین؟ ئایا فرسمان هەیە ئەو شتانە بکەین؟ ئایا مەخاتر هەیە دێتە پێش ئەو شتانە ڕێمان لێ بگیری نەیکەین؟ یەکەم جار دێنە خاڵە بەهێزەکان. نمونەیەک وەرگرین. ئێستا دەمان هەیە نووری حیکمە.
دەستگای نووری حکمات دەمانهەوێ لقێک لە ماوەی 5 ساڵی داهاتوو بتوانین چیە ئەو دەستگای بکەین دەستگایەکی نێودەوڵەتی بکەینێت چێ دەستگایەکی نێودەوڵەتی باش خاڵە بەهێزەکانی ئەو دەستگایە چەندە دۆم بژمێرە خاڵە بەهێزەکانی ئەو دەستگایەتی ئەگەر بێتەوەکە شارەزایە یەکەمیان ئیجازەی چی هەیە ڕسمی هەیە لە هەرێمی کوردستان و عێراق خاڵەکی بەهێزیان نا بەڵێ دوو دەستگایە کەسێ بینایی خۆی هەیە دەستگایەکە ئەندامی خۆی هەیە ئەوە سێ خاڵی بەهێزم گوت نابی لە سێ خاڵ چیە نابێت لە سێ خاڵ زیاتر بی نابی لە 10 خاڵیش چیە تێپەڕی ئەوە یەکەم جار باسی خاڵە قووەتەکان دەکەین چونکە ئەگەر بێت و ئەوەی دابنێت 26 خاڵمانەوە 26 هەدەفمانەوە خڕدەبتەوە ئەگەر بێت و دا بەدا دوادینەسەوەی ئێکی نابی لە دا بەدا 6 3 بە 3 لە یەک تاکو سێ دەبی ئەوانش ئەوە دەبی سێ خاڵ تاکودا خاڵە بەهێزەکان باش دێنە سەر خاڵە لاوەزەکانی خاڵ لاوەزەکانی حیکمەتیە یەکەمیان تەخطیط استراتیژی نییە یەک دوو لەوانەیە مالیە نەتوانرێت لە ڕووی داراییەکەی هەندە بەهێزیە بتوانی س بکە بتانی کۆمەکی بکە بتوان لەقێک لە تورکیا بکات و یەک لە ئیران بکات و یەک لە شوێنە بکاتەوە فرەسەکان چیە ئایا فرەسی هەیە نا فرەسەکان چیە بەڵێ ئێستاکە دەبینین چیە قونسولی ئیران لێرێ تورکیای لێرێ فلان لێرە توانی سەردانی بکەین فرەسە وانە مەخاتڕیان نا مەخاتری تێدایان نا ترسناکەیان نا لەوانەیە بچێ برین کاکە وەڵاهی کاکە تو چییە لە بەوان ئیش بکە کاتە بە هەمویان کێشە لۆ دروستکم برێ نابی بچی دەبی لە هەرێمی کوردستانبی ئەو شتانە هەمووی دیاری بکەین ئەو شتانە هەمووی کاتێک ئەو خاڵان دیاری کرد ئەوانە دەبنە چێ خاڵە بەهێزەکان دەبنە هەدەف یعنی سێ بەردەوام هەوڵ دەدەیت چت هەبی گوتمە خاڵە بەهێزەکان چ بوو چێوە بیرمە ئیجازەی بەردەوام هەوڵ دەدەین چێ ئیجازە ساڵان نوێ بکەینەوە هەروەها چیە لە هەرێمی کوردستان لەگەر ئابرێن ڕێکخراونە حکومیەکان وەزمان باش بی و هەتا چ نەبتە هۆی ئەوەی چێ لەق بین کاتە ئەو خاڵە بەهێزانە دەبی دەبنە هەدەف دەبنە چێ هەدەف کەواتە دەبتە چێ دەبتە ئامانج ئەو ئامانجە لەبیر نەکەی ئەدین خاڵە لاوەزەکان خاڵ لاوەزەکانی دەبتە هەدەف دەبێت تۆ لێ بکەی و خاڵ لاوەزانە چ لێ بکەین نەمینێ دەبی لای بێ ئەدی فرەسەکان چیە فرەسەکان دەی بقۆزیەوە استیغلالکەی و زوو بەکاری بین و چێ بگەیە ئەو ئامانجەی مەخاتڕەکانی چیە بتوانی چی لێ بکەی بتوانی حەلی بکەی بۆیە بە طریقەی سوات 8 تاکو 26 هەدەف لۆ دەرەچی نابی لە 8 هەدەف کەمتربی گوتماوە چەندە لە 3 تاکو 6 ونیە ئەوەش لە 3 تاکو 6 ونیە ئەوەش لە 1 تاکو 3 ئەوەش لە 1 تاکو 3 نابی ئەتوو بەپێی سوات تەخطیطی استراتیژی بە هیچ شێوەیەک نابی لە 26 خاڵ زیاتر بی ئەگە لە 26 خاڵ زیاتر بوو چییە خەلەل تێ ئەگە لە 8 خاڵیش کەمتر بوو دیسان چییە خەڵ تێ چونکە ئەو هەم خەڵانە چونکە گەربێت و وەستاکە لێرە و برانە تەخطیطیان دانابوو نزیکەی گەیشت بە 100 قسوور خاڵ 100 قسوور خاڵ گوتم وەڵی کاکە لەو 100 قسوور خاڵی ئەگەر بێت و چلتان پێ تەطبیق بی باش ناتوانی کاکە لە قودرەی تو دانیە یعنی ئەوانەیە ئەو خاڵانیان دانێ ئەو ژمارەیان دانیە لە پاش سێ لە پاش تەجروبەیە تو ناتوانانی ئێستاکە بە تەجروبەی خۆت لۆ باشە دەتوێت بە تەجروبەی خۆی بگەی و حالەتێک کاکە 170 یا 180 خاڵ باش نییە خەڵک تەجروبەی کردیا شەریکەی گەورە تەجروبەی کردێ کە بە پێی سوات لە 8 خاڵ هەدەفەکانی تو ئامانجەکانی تو 8 ئامانج بن تاکو چەند بی تاکو 26 تەواو لەوەی زیاتر چییە پێت جێبەجێ ناکرێت ئەو ڕێگایە کە باز دەکەن 100 هەفتای خەڵک ئەو جۆرە بەکاردێنی لە بۆچی لە بۆ تەخطیطی استراتیژی و تەخطیطی سێ تەشغیلی لەبەر چێ لەبەر ئەوەی زۆر ئاسانە دێ کاکە 4 پەڕان وەرەگری فەرموو پەڕە 4 پەڕی دەدەوێت 4 پەڕی دەدەوێت 4 پەڕی دەوێت 4 پەڕی یەکەم چییە خاڵە بەهێزەکان لەو بنووسن پەڕی دووەمی چیە خاڵە لاوەزەکان بنووسن پەڕی سێیەم چییە فرەسەکان بنووسن خاڵی چارەمیش چییە مەخاتڕەکان بنووس ئاسانیانە لە پاشەوەی ئەوانە دەینی چییە مناقەشە دەکەین و هەندێک خاڵ ئەتوو بابنین کۆمەڵە خاڵک کۆمەڵە خاڵ لەوانە هەندێک خاڵەکان چییە وەیەک بچن و لە پاشەوە ئیتیفاقدان کاکە 26 خاڵمان ڕێکی خست ئەوە دەبتە چێ بۆ هەدەف کەواتە هەدەفەکان چ لێ کرد هەدەفەکانت دیاری کرد ئاسانترین ڕێگە بەڵام باز دەکرێت کار زۆر بێ زۆری خەڵک ئەوەی بەکاردێنی بەڵام چییە
نسبەی نەجاحی سەتاسیە. نسبەی نەجاحی چییە؟ سەتاسیە. یعنی ئەگەر بێت و 80 شەریکە 100 شەریکە بێن سوات بکەن لەوانەیە لەو 100 شەریکانە چەند شەریکە نەجاح دەینی؟ 30 نەجاح دەینی. بەڵام لە هەمان کاتیش چییە؟ خەڵک چییە؟ بەکاری دێن چونکە ڕێگایەکی ئاسان. بەڵام لە بۆ تەختیتی تەشغیلی ئەوە باشە. لە بۆ تەختیتی تەشغیلی چییە؟ ئەوەیان باشە ئەوەیان چاکە. تەختیتی استراتیژی ئەمە ئێستا کە دێنێ سەر لە پاشەوەی ئەوڕۆ بەس تەنها نەمادرجەکان و لەگەر فایفەرە. ئەمە دێنێ سەر تەختیتی استراتیژی ئەو جۆرە نەمادرجە باشە کە پێی دەڵێن فایفەر. کە دەڵێن فایفەر ئەویش کە عالمێکی ئەمریکی داینایە. باشە ئەو جۆرە لە بۆ چ باشە تە سوات تەختیتی جێبەجێ پلانی جێبەجێکردن. باشە لە پاشەوەی ئەو خاڵانەمە وەرگرچی لێ دەکەینە چێ؟ بۆ ئەهداف بۆ ئامانج. خاڵە بەهێزەکانەوەی لەسەر خاڵە بەهێزەکان مینێەوە بەردەوامبی ئامانجە. خاڵە وەزەکان نێلیەوە بۆ هەدەف. هەروە فرۆسەکان بخۆزیەوە چییە؟ بە هەمان شێوە. هەروەها ئەو مەخاتڕانە دێتە پێش لەو ماوەی ئاگادار بێ. مەخاتر یعنی مەخاتر فرۆس لە چ کاتێک؟ فرۆسی ئێستا نا. دەبی تەوەقوعکەی. ئایا ئەو فرۆسانەی لە ئێستا لە 2019 2020 21 22 23 24 25 چییە؟ دێتن چییە؟ نەک ئەو مەخاتڕانی ئێستاکە. باسی دەکەینەوە باسی شتێکی مستەقبەلی دەکەین. باش شتێکی مستەقبەلی دەکەین. باشە چۆن دەیگەینێ؟ لە پاشەوەی دێن ئێستا گوتمان چییە؟ عەمەلیەت تەحدید الأهداف. هەدەفەکانمان چییە؟ دیاری کرد. بەعیدەة المەدا. بەعیدەة المەدا دەرێن ئەو خاڵانەی دامانەیە ئەو 26 خاڵیان ئەو 8 خاڵە لە بۆ چەندە؟ لە بۆ 5 ساڵیان. چۆن دەمانهەوێ بیگەینێ؟ چۆن دەمانهەوێ بیگەین؟ یعنی چۆن جێبەجێی دەکەین؟ یەکەم شت دێین من. باشە ئەو 26 خاڵە ئەتوو بەشت هەیە چێ بە جێبەجێ بکە؟ دەبی چ بکەی؟ دەبی کەسەکان دیاری بکەی. کەسەکان دیاری بکەی ئایا ئەو خاڵە ئەو ئامانجەی کە دیاریمان کرد کە دەمانەوێت مامۆستایەکانی خۆمان لە بەکارهێنانی کۆمپیوتەر شارەزایان نییە. دەمانهەیە لە ماوەی 5 ساڵە لە ماوەی 5 ساڵە مامۆستایەکان چ لێ بکەین؟ هەمویان چ لێ شارەزایەکی تەواویان چ هەبی لە ئۆفیس هەبی. باشە چێ جێبەجێ بکە؟ دەبی دیاری بکەین. چونکە گەر بێت و هەتەنها قسە بۆ هەدەفەکان دیاری کرد کەسەکە دیاری نەکرد شێ جێبەجێ دەکە جێبەجێ ناکری. بۆیە حەدید کەیفە تەصیل ئیلەیها. یەکەمیان من مەتا ئەینە کەیفە کەم. ئەو پێنسیارە لە خۆ دەکەی شێ کەسەکەی دیاری دەکەی ئەو کارە فلان کەس دەبی جێبەجێ بکە. ئینجا مەتا ئایا لە چ کاتێک جێبەجێ دەکە؟ لە چ کاتێک جێبەجێ دەکە؟ ئەینە لەکوێ جێبەجێ دەکە؟ شوێنەکەش دەبی دیاری بکە. شوێنەکەش دیاری بکە. کەیفە بە چ شێوەیەک؟ شێوەکەی چۆنە؟ چۆن ئەو ڕێگایان دەگرت هەبەر؟ کەم هەروە چەندیشی چییە؟ چەندیش تێدەچی. کاتێک ئەوە دانا ڕاستەخۆ چییە؟ دەدەیە بەشی بابرێن سەرپەرشتیاری کاکات و ئیشت چییە؟ دەورێکی دەبوو مامۆستایەکانی خۆت دەکەیەوە لەو ماوەی ئەو 5 ساڵە دەبی هەساڵی دەورەی بکەیەوە لە بۆ ئەوی ئاسی مامۆستایەکانی خۆت بەرز بکەیەوە. کاتەکەشی لە بۆ دیاری دەکەی شوێنەکەشی لە بۆ دیاری دەکەی هەروە ئالیەتەکەش لە بۆ دیاری دەکەی مامۆستایەکانی لۆ دیاری دەکەین شوێن بە شێوەیەک بی هەروەها ئایا چەندیشی تێدەچی چەندیشی تێناچی لە بۆ دیاری دەکەین. کاتی ئێستا کە چمان کرد هەدەفەکەمان دیاری کرد دوای هاتمان چمان کرد چۆن دەیگەینێ کە باشی چۆن دەیگەینێ ئەو 5 پرسیارە لە مێشکی دروستبی. من مەتا ئەینا کەیفە کەم. بە ئینگلیزی پێ دەرێن چ؟ من بەس دەست پێ دەکا من هو نییە مەتا وێن ئەینا بەچ دەست پێ دەکا هو بێچ ئەوە بەچ دەمێ وێن ئەوە بە دەبلیو وێر ئەوەش بە دەبلیو دەست پێ کەیفە بەس دەست پێ دەکا ها بەس دەست پێ دەکا ئێچ کەم 3 ئێستا چەند هێشمان هەیە؟ 1 2 3 چەند دەبلیومان هەیە؟ پێی دەنێن نەزەریەی 3 ئێچ و 2 دەبلیو. ئەوە لە کارژێر بینین نەڤەریەی چێ؟ نەڤەریە 3 ئێچ لەگەر چێ؟ 2 دەبلیو. هو چ بوو؟ وێن وێر چ بووەوە؟ کەیفە
كيف how many هنيا دەبینیسی 3h 2w ئەوانە دەی چۆن جێبەجێ دەکرێت ئەوە پێی دەڵێن نموذجی چ نموذجی سوات گوتمان ئێسەکە چ بوو خاڵی بەهێز w چ بوو یکنس لاواز دوای چی دی بوو ئەوەکە فرەس تا تی مەخاتە باشە ئەوە لە زمانی ئینگلیزی ئۆکەی لە خۆی دەتوانێت لە دوای کەلیمانەش دەتوانین لەبەری بکە باشە دێنە سەر نمونەی دووەم کاویش ڕێگایەکە لە ڕێگایەکانی نمونەیەکە کردارێکە لە بۆ دیاریکردنی سێ تەختیتی استراتیژی بەکاردێنی تەختیتی استراتیژی بەکاردێنێ کە پێی دەڵێن سیناریۆ دێن سیناریۆ دروست دەکەن زیاتر ئەوانە سیناریۆ ئوموری ئەحزابە ئیش حزبە ئیشی دەوڵەتە ئیشی چیە سیناریۆ دروستکردن بۆ نمونە ئێستاکە ئەگەر لەختخۆ لە نۆتویە کاتێک عێراق چوو کوێتی داگیر کرد باش دەبیت چەند نەزەریان دانابی ئەمریکا چەند سیناریۆیان دانابی لە بۆ حکومەتی عێراقی چی لەکە بکەن یعنی ئێستاکە گەربێت و سیناریۆیاتی ئەو ئەگەرەکان ئەو ئەگەرانەی لەگەر ئیران بەکاردەهێنرێ درێن کاکە ئەگەری وایە ئەمریکا چ بکە ئەمریکا دەرێ ئەگەر وایە من بەو شێوە لەگە ئیرانی بزلمێنەوە یان بەو شێوە لەگە بزولێنەوە یان بەو شێوە لەگە بزولێنەوە یان بەو شێوەی لەگەر بزولێنەوە کەواتە بۆ چەند خاڵی ڕئیسی چەند ئەگەری دانا چار ئەگەری ڕئیسی دانا یەکەمیان لەوانەیە هجومی عسکەری بکەم و وەکو عێراق لەوانێت تەنها چی لێنێن گەمارۆیەکی اقتصادی توندی لەسەردا بنێ وانیا لەوانەیە بچن چ بکەم گفتوگۆی لەگەر بکەم لەوانە شکاکە هیچ عیلاقەم پێدا نەمینێ و تا ئەوازی لێ دەین باش لە پاش ئەوەی دێن ئەگەر بێت و ئەو ئێستا چەندیان نانە چار ئەگەرمان لە بۆ دانا سیناریۆە هەتوایەوەی دێن ئەگەر بێت و هجومی عسکەریمان کرد لە بۆ ئیرانی ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی ئیستیزابەی چۆن دەبی ئایا تەقەبوڵ دەکا یان چیە تەقەبوڵ ناکە ئایا پشتی من دەگری وەکو ئەمریکا فکرێ دەکاتەوە یان پشتی ئیرانی دەکری ئەوە بۆ چەند کاتە چی لێ بۆ ئەگەر یەکەم چی لێ بۆ فەرعی لێ بۆ باش فەرعەکەوە تەنهامە دێین باسی سار ئەگەری چمان هەبوو ڕئیسی لەگەر ئەگەری چمان هەیە ئەگەری لاوەچی ئەگەری لاوەشی لە پاشەوەی دێین دەنێ کاکە ئەگەر هجوممان کرد گوتمان چیە لەوانە یارمەتی یان یارمەتی مەدەدەن یان یارمەتی ئیران دەدەن یان بێلایان دەبن کە بۆ سێ ئەگەر بێت توی یارمەتی منیاندا مقابل چیان دەوێ چیان لۆ بکەم داوای چ دەکەن یعنی تۆ دەبێ هەمووی چ لێ بکەی هەمووشی ئەگەر بێت و یارمەتی ئیرانیاندا چل بۆ نمونە گوتی سین سوپاڵ ئیرانی لەگە سین چ بکەم هەزارێ شتەچی لێ بە دروست بوو کاری سەشری ئایا لەگەر سینیش وە شەڕ بێم یاوە شەڕ نێم یان احتیوای بکەم ئەتیادێ برێم ئەو هەموو لە بۆ دروست دەبی هەموو ئەگەر لە بۆ دروست دەبی لەوانێ ئەو شتە ئێستان باز دەکەم لەوانەیە کتێبەشی چییە بەس تەنها ئەگەر بێت ئەو بین دابنیشن ئەگەرەکان بنووسینەوە چییە لەوانەیە کۆمەڵ ئەگەرێکی زۆرمان ئەو دروست بێ ئەگەر بێت و ئەگەرەکان دروست بوون بابرێ ئەگەری چەند ئەگەریمان هەبوو ئەوە گوتمان چار ئەگەری ونیە احتیمالات ونیە گوتمان سێ گریمانی چمان هەبوو ڕئیسی لە دوای هاتین ئەوە سێ گریمانی هەبوو ئەوەش دوو گریمانی هەبوو باشە ئەوەش چار گریمانی هەبوو لە دوای دێ ئایا ئەوە چەند گریمانی دەبی ئەوە چی دێ ئەوە چۆن دەبی دێ هەمووی تەحلیل دەکەی ئەوە چۆن دەبی باشە هەتا دەگەینە نیهایەت ئاخرەکەی حەل ئەو ئەگەرەی کە چیە هەموو ئەگەرەکان دەنووسی ئەو زارە دێن نسبەی ڕوودانی ئەو ئەگەرە چەندە یعنی بۆ نمونە نسبەی ئەوەی چیە کە خەڵک بێ پشتی ئێران بگری سین بێ خۆی تەداخل بکە و دیفاع لە چێ بکە لە ئیران بکە نسبەی چەندە تەوەقع دەکەی ئەم یەک لەبارەی خۆی تەوەقع ناکەم نسبەی چەند لۆ دادەنیم نسبەی سەتا پێنجی لۆ دادەنێم کە بێتە داخڵکە بەڵام نسبەی 95 لۆ دادەنێم چییە کە
كدادا أخون لك كات أولك نمسلي بو كانسل بو لك نمسلي هات ده بالنسبة له دادني أو بيندني سيناريو نسبة داني شون يار كسل قطر دان نخي نسبة أو كساني كنسبة كي دادني كساني سنا كساني شارزان بو إذا باش تمشى أمريكا إذا كين لهم دولة كان جرينجي بس ده بتخطيط استراتيجي هروات سندها دراسات دكا دراسات لقر دولة دكا دراسات يو دولة دكا تسيلي بكن أو دولة يتسون كنترول بكن يعني ساكا أوكي بس السعودية ده هاتيا أو دراسة كلا شدان درا بيجينا أو خالي بيجينا تسه أو خالي أو كسش فيه كوش همو دراساته صمتواني نوت بينز ما عندنا دينا سروي خالي دوم دينا ودني كاكا 16 بينز أويا 16 بينز يا أوي كواتا خطا كتير دكين أو هدي خطا كهتا خطا شبياني دروز دكين لسر أو كاين نسبيان زورا لسوي دياري دكين وبيدرين سي بيدرين سيناريو تعرق سويدان دري ما لوقت خو كاتيك صار يزاون وسطو نوتيا كاتيك عراق كويتي قرت دا لما كرك بين جريمانا كان دابني تنها بس جريمانا كان دريت سل صفحة منوسي سل صفحة سل برمنوسيا أو جريمانا سيا روددا لباشو هاد ما نسمع كر نسبة معلودانا بالضبط دريتيا كاتي أو تخطيط ما كر بالضبط أو شيء ودرسو كلا تخطيط استراتيجية جاري كرعب مفهومة يعني يساكا بونمونا لزقاي نوري حكمة لزقاي نوري لقيك تيا ده هيك كاكا خود زداب كاتو يريمان تسمع ما لقب كين سيناريو لقب كين أو مسألة إدارية أو زارة تبت مسألة شيء سه تبي أو احتواء كردني أو شيء زور زاروي الاحتواء كردني ما ليش بكاري ديني لما كتبش زاروي بكاري ديني لجانيش بكاري ديني أو تخطيطانا أو أجرانا بكاري ديني تسوني بكي تسوني نكين احتمال كان سون دادنين نسبة له دادنين جهان نسبة زيادة بوسيا أو ريجاتيا أو ريجاي بكار ديني ونزاحد ديني بويا أولا حدد الاحتمالات الرئيسية كمان دياري كر لباش أودين حدد الاحتمالات الفرعية لكل احتمال رئيسي لباش أوي همو سمعنا جريماني لا وشيش دادنين لبو هموان لباش أودين سدكي يعطي نسبة لكل احتمال رئيسي ثم فرعي دين نسبة له دادني أوسطات سن جريمان دكي أوسطات سن جريمان ناكري أوسطات سن جريمان ناكري أو كي نسبة نزاحة زورتيا أو إذا كي نتسي أو تخطيط استراتيجي ما دبي مساركش قد ما يعني دكاي أكثر احتمالا باشا نمونا شدي مان هي بين التخطيط بالمؤشر PMSP دو زورا أومان هي مؤشر ما بس ما نسيوا مؤشر استوى بيدري مؤشرة أو آماجي سيا آماجي نسبي نجاح ونسبي سيا فشل منظمة كمان هي شركة كمان هي درين كلمة أو بين الصالة دبي $1 مليار قازان سبكين نابي ليك مليار دبي $1 مليار سيا قازان سبكين باشا هات أو شركة أقربيتو 900 مليون قازان سكرت نجيشتا 1 مليار استاتي هي هدفي هي منيا هدفك تيا 1 مليون يعني زور تخطيط استراتيجي معناه زورك ما بين التخطيط الاستراتيجي تيا بتحديد الهدف أقربيتو كم تري هنا كوات نزاحتي هنا أنا ها 900 مليون بلا نجيشتا 1 ملياري نزاحتي هنا أنا أم علاقة من تخطيطي دانا أو تخطيط بقعت دبيل داري دبي بقى 1 مليوني 1 ملياري بلا إستاكت سندي قازان سكرديا نوصت نزاعتي هنا بالنسبة كمان بالنسبة يسه هنا جيشتي 1 ملياري أو دانا أو دريسي هناك نجشت أمان دفيك نجشتي أتمنى أنا جيشتي مش دم نجشتي كاك عادي داي دري خود داي نجشتي هنايتي بالنسبة هنا أقربيتو ليك بدينوا
ئەو شێوە ئەگەر بێت تەختیتی بە هەدەف دانێ هەدەفەکەی خۆی دیاری کرد ئەوەکە ئێستامە باز دەکەوت ئەو تەختیتە نییە PMSP نییە PMSP جودا لەگەوە ئەوەکە ئێستا باز دەکەین تەختی بالهەدەفە ئەگەر بێت و هەدەفەکەی دیاری کردبوو نەخێر ئامانجەکەی خۆی نەپێکایە بەڵام سەرکەوتویان سەرکەوتو نەبووە سەرکەوتوو بووە بەڕێکتوانیتی چیە قازانجێکی چییە زۆر بکە وا باشترە برێچیە بری نامهوێ توانایەکەم لەگەر ئەو بارودۆخی کە لە بازاردا هەیە لەگەر بازار چە بەردەوام فەرقی سەتادەم هەبی یعنی چێت و هەدەف مؤشیر چییە خۆت بەراورد دەکەی لەگە شەریکەکان بابرێن ئێستاکە دە شەریکە نفتە هەیە شەریکەیەک دەرێت بە هیچ شێوێک نابی من چ بکەم دەی بەردەوام سەتادە لە پێش شێ بم نۆ شەریکەکەیدی ئەگەر بێت و ئەو سار 105 قازانج کرد 100 چەندی قازانج کرد 105 تەمەشا دەکەین ئایا بازار سووق ئایا شەریکەکانی تەنیا قازانج کردیان ئەگەر شەریکەکانی لەویان زیاتر قازانج کرد بوو ئەوە چییە ئەو هەدەف نا مؤشیرەکەی جێبەجێ نەکردیان بەڵام ئەگەر بێت و ئەوەکانی سەتا چەندیان ناقسیان هینابوو بە ناقسیان ناقس پێنجیان هینابوو ئەوە لەو کاتی چیە و 105 هینایە چیە فەرقیان چەندە ئەگەر بێت و ئەو شەریکەیە ناقس دەهینە ناقسەن ناقسدە وانە ناقسدە بەڵام لەو کاتش ئەگەر بێت و نانێ ئێستا بە پێی سێ زەرەری کردیان بەڵام ئایا ئامانجەکەی خۆی پێکەی مؤشیرەکەی خۆی پێکەیاننا دەستەمەش بەراورد دەکەین لەگەن نۆ شەریکەین ئەگەر نۆ شەریکەی دی تەمەشا دەکەین کاکە و شەریکانە هەیە سەتاسیە ناقس سەتاسیە هەیە ناقس 150 دەبینی کەواتە ئەو چییە ئەو کێشەی نییە ئەو چییە کێشێنە ئەوە پێی دەرێن چ پێی دەرێن پلاندانان بە چ بە مؤشیرات بۆ نمونەمە وەکو دەستگایکی نوری حکمە دەرێن دەبی کاکە لە هەموو دەستگایەکانی قورئانی دەبی چیە تەڵەبەی زیاتر وەرگری بەردەوام چیە بەردەوام دەبی 100 لە خەڵکی دی چیە قوتابیمان زیاتر هەبی باشە ساڵک تووسست کرد ساڵانە وەردەگری قوتابی لەو کاتەی نارێ ئۆندەی وەردەگرم ئۆدەی نە دەبی بەراورد لەگەر فلان و لەگەر بەراورد لەگەر ئەو دەستگایانەی کە هاوشێوەی من دەبی بەردەوام 100 چەند لە پێشەوە بم 100 ئەوە پێی دەرێ مؤشیر ژمارەکە دیاری نەکرا لەوانەیە تو لە ڕووی عەدەدەش زۆر کەمیشی نابی بەڵام لە هەمان کاتیش چیە بەنسبەت دەستگایەکانی چیە بەنسبەت دەستگایەکانی سەرکەوتوبی بۆی ئەگەر بێت و تەمەشا بکەین لە ڕووی مالی ئەگەر بێت تەمەشا دەستگای نوری حکومە بکەین سەردەمێک چێ پارێکی زۆری بەدەست دەهینە لەو کاتی کە پارە هەبوو بەڵام ئێستاکە چییە پارێژ کەم بەدەست دەنگی بەڵام ئەدەبی نایبرین وڵای کاکە دەستگای نوری حکومە لە ڕووی مالیە لە ڕووی ئیدارایی چیە دواکەوتیە ئەگەر بێت و چوی بنی کاکە بەنسبەت فلان هەر ئەسڵەن منەظەمەکەیان چی لێ هێنات فەشەلی هێنا نەما لۆ نەما لە بە مەسەلەی چێ لە مەسەلەی دارێک کاتە منەظەمەکەی ئێمە چیە لە ڕووی دارایی چیە بە پێی PMSP چیە منەظەمەیەکی سەرکەوتوو زیاتر ئەوانەی ئەو نەموزەجە بەکاردێنن وەکو بانقەکان زیاتر ئەوەکانی ئیش لە سەپاری دەکەن ئەو چییە ئەو نزبەیە ئەو نەزەریەیە بەکاردێنین حیسابی چ دەکەن حیسابی شەریکە دەکەن شەریکەکە ئایا لەگەر شەریکەکانی خۆی بەراوردەکە ئایا نزبەکەی لەوان زیاتر ئەگە نزبەکەی لەوان زیاتر بزەرەدیشی کردبی لە ڕووی مادی چیە هەرچیە هەر قازانجە چکو مایتەوە سەو برادێک ڕۆژە کات گوتی ئەمە شەریکەی عومرەمان هەیە گوتی سەردەمێکە بوو مانگانە نزیکەی 5,000 کەسمان دەنارد ساڵانە ببوورن ساڵانە 5,000 کەسیە دەماناردا عومڕی گوتی کاکە ئێستا کە خەڵک بوویتە چەند ژمارەکە بوویتە چەند ژمارەکە بوویتە 500 لە چێ 500 لەشی بەڵام ئەگەر بێت و بەو شێوەی خۆی بەراورد کردبی ئەوە دەرێ کاکە من وڵاهی چم هینایە تەراجعم کردیە بەڵام دەرێ کاکە گوتیە من ئێستا زۆر باشم بە بەراورد بە بەراورد لەگە شەریکان بەڵکو زۆربەی شەریکانچیان لێ هات ئیفلاسیان کرد و قەپاتیان کرد ئەمن ئێستاکە ساڵانە چەندم هەیە 500م هەیە کاتە شەریکەکە ئێستاکە چیە حیسابی خۆی چی کردیە بەراوردی خۆی لەگە شێ کردیە لەگە هاوشێوەکانی خۆی کە لە پێشتر بوو لەوان کەواتە چیە سەرکەوتووە ئەو گوتمان لەو شتانە بەکاردێنێ کە بە پارە ئەوە دەبی بە خۆی دابنێ
دەهەیە زۆر جاروێک کابرا دەبی نزبەیەکدا ئەو نزبێ لە قودرەی دابی لە قودرەی چیە ئێستاکەم بێم کاکە وەڵاهی شەریکەیەکی تەلەفۆن دابنیم وڵا دەمهوێ کاکە بە ماوەی 5 ساڵی لە کۆڕەکتی دیکۆین بەمۆ حاڵە شتیوە نییە بەس دەمهوێ کاکە نزبەکەم نەجاحەت بینی و زیاد بکەم کە زیێن بەو هەموو توانای خۆی ناتوانی چی بکە منافەسی چی بکە کۆڕەچ بکە لە هەولێر و لە دوهۆک لە هەولێر و لە دوهۆک بۆیە دەبی چیبی ئەو مؤشرەی دادەین مؤشرەکە چبی کە لە توانات داهەبی باش نموذج فایفەر کە ئەو نموذجەیە کە ئەمە ئێستا کە دەمان هەیە باسی بکەین کە ئەتا ئێستاکە خەڵک زۆر گرنگی بۆین بەو نموذجەی نادا تەنها بە ڕێگای هەتا ئەو ڕۆژەیە من نازانم چێ لێرە وەنجی بڕک دەستگای نووری حکمە کۆبووینەوە لە بۆ تەختیتی استراتیژی کاتێک تەمەشام کرد خاڵەکانیان بە ڕێگای سوات دانابوو بە ڕێگای چ سوات دانابوو ینی تەنها ئەو سواتش یەک کەس داینابوو خاڵەکان بە هێزەکان و خاڵاوەزەکان و فرۆسەکان و مەخاتەڕەکانی نووسی بوو کە ئێستا کە زۆر بە زۆری شەریکەکان هاتنە چ بەکادێنێ فایفەر یان فەیفەر مشکلەکمان نییە ئەو تەختیتە بەخۆ عالمەکە بە ناوی خۆی کردی کە ئەو نەزەریەی دانە و تێمە بەو شێوە ئێستا کە تەختی دادەین لەبەر ئەوەی سەتاسی کە لە هەمویان باشتر لە هەموو ڕێگایەکان سواتە لە هەمووان باشتر سواتە بەڵام سەرنجامیش چییە نزبەی نەزاحی چەندە سەتاسیە هاتیە خەلەلەکانی دیتوە ئەو خەلانانە چیە لە سواتدا هەیە لە پاشەوە هاتیە چەندەها خوتوەی دانێ ئەو خوتوانە دەبی بگەیە بەر لە بۆی چ بکەیت لە بۆی تەختیتی استراتیژی دابنێ نوێژ دەکەین ئینشاڵڵا دەگەڕێنەوە نمونەی سوات بوو لەگەر نمونەی سیناریۆ لەگەر PMSP کە لە پاشەوەی کە نمونەی زیاتر هەیە نزیکەی 13 نمونە 14 نمونە هەیە لەسەر چۆنیەتی دانانی پلانی استراتیژی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا أبواب رحمتك والحقنا بالصالحين دين سن نموذجي تارم كما وكيد ما هي استاك بتفصيلي باسي بكين بريتيا نموذجي سيا نموذجي فايفر يعني فايفر ك أو الرجاء كان بلان استراتيجي بيدادني أو عالمهات مشاكل قوتي باشا ما تبكين دبينين كسواد قوت ما سطات سني نزاح ديني سطاسي كاوتا سطا حفتاتيا كا أو بلاناني بسواد عندنا نسيان لين ببلان استراتيجي أو أنا بلان استراتيجي بطريقة سواد عندنا نك بلان تشغيلي قوت ما زوك بلان سواد لو بتشغيلي بكاده هندري لو استراتيجي بكاده هندري أو كله بو استراتيجي بكاده سطاسي سيني نزاح ديني سطا حفتاتيا فشله أو هاد فکری کردو گوتی ئەو خەلەنانە چییە لەوانەدایە هات دەخاڵی دانا ئەو دەخاڵە دەبی مڕعات بکەی هەتا بتوانی چێ پلانێکی چیە تۆکمە دابنین و خەلەلی تێدا کەمتر بێت و نەزاحەتی چیە نەزاحەتی زیاتر بی هیچ تەختیتی استراتیژی نەزاحەتی 100% نییە چونکە چییە بریتە لێکدانەوە چییە گریمانەیە تو دەرێن بەو شێوە ئیش دەکەم تۆش دەرێن بەو شێوە ئیش دەکەم هۆش دەرێمش بەو شێوە ئیش دەکەم شتێک نییە بابرێن چیە نەسەیشی لەسەربی و کاکە هەمووی چیە لێکدانەوە و ئەفکارە و تەجروبێ و ئەو تەجروبیان کردچ کردیان عملیە ئەو عملیە پێ بە پێدادەچی بۆ شێوەی ڕێگرێتی یەک لەوانە کە کردچەند خات دەخاڵ خاڵی یەکەم گوتی گرنگترین شت پێویستە ئەمە پلان دابنین لە بۆ پلان التخطيط للتخطيط يعني ئێستاکەمە باسی دەکەین باسی پلان دادنی پلانی استراتیژی بۆ پلانی استراتیژی پێویستمان بە چییە بە پلانە یعنی پێشەوەی دەست بە پلانی استراتیژیش بکەی پێویستە چ دەبی پلان هەبی باش ئەو پلان دانان لە بۆ پلانی استراتیژی چەند خاڵێک لەو خۆ دەگرێتەوە کە یەکەم گرنگترین شت بریتیا دروستکردنی تیم تشکیل فەریق دەبێت تو بێی چ بکەی فەریقێک دروست بکەی کۆمەڵە کەسێک دروست بکەی یەکەم ئیشە چییە لە گوتمان چنووسلایە گوتمان چەند خاڵمان هەیە دەخاڵ لەو دەخاڵەوە یەکەمینە لە یەکەمین چەندەم یەکەم لە یەکەمین چەند یەکەم کە پلان لە بۆ پلاندانان پلانمان هەیە لە بۆ پلاندانە کاتێک پلانی دادەنێسی دەکەین یەکەم جار ئێمە وەکو منەظەمەی نووری حکما هەوڵ دەدەین چییە دەستەیەک تیمێک دروست بکەین لە بۆچی تیمێک دروست بکەین لە بۆچی لە بۆ پلانی استراتیژی پلانی استراتیژی باش ئەو فەریقانە ژمارەیان چەند بی
ژمارەیان لە 5 تاکو حەفت لە 5 کەمتر نەبی لە هەفتیش زیاتر نەبی لە هەفتیش زیاتر نەبی ئەگەر لە 5 کەمتر بوو ڕەیەکان کەم دەبن لەوانەیە گریمانی سی لێ دەکرێت گریمانی هەڵی زیاتری تێدا دەکرێت ئەگەر لە هەفتیش زیاتر بوو لەوانەیە مناقەشا و شتی چیە زیاتری تێدا دەبێت وەختێکی زیاتری بوێ بۆیە لە 5 تاکو حەفت ئەوە پێی دەرێن چی الفەریق الرئیسی هیچ کێشەمانیە فەریقی فەرعی هەبی بەڵام ڕئیسیەکە چییە نابی لە 5 کەس کەمتر بی نابی لە 5 کەس زیاتر بی باشە یعنی بینی 5 و 7 باشە تشکیل فەریق کە دێین ئازایەکان لە شێ کۆبنەوە تشکیل فەریق ئەعضاء الفەریق ئەو کەسانی کە دەمان هەوێ ئەندام بن لەو تیمە چێ بن ئستات و دەستگای نووری حکومەت هەیە بڕیارماندا کاکە پلانی استراتیژی دادەنێ پلانی استراتیژی چێ دەبی بەشداربی چێ دەبی لەگەدابی چێ لەگە دانەبی یەکەمیان التخطيط ما بس ماسية الذي يفهم التخطيط يكلان دام السرش كان دبي أو كسد مني كلا سدقة لتخطيط دقة دزاين التخطيط شون دس بيدك أو شون كوتايدي شون زور نموذج مانية شنو زور نموذج مانية بالرجاء كان يسوي الرجاء كان يسونيا يعني دبي شعر زي شيء هبي لتخطيط هم بمعرفي بنظري هم بتسه بعملي نبي تنها شعر زي بالبلبي لا سيمينار وشتي بلام لا كاتي عملي داده كاتواناي نيا كاتي كم كسيا دبي كسيكمان هبي كشعر زي لا تخطيط دانان هبي باشا كسيكمان هبي لا كارك شعر زابي لسي لخودي سي لخودي كارك شعر زابي استعكد التوي تخطيطك دابني تخطيطك لبو منظمين نور حكمية منظمة كان منظمية شي تربوي تثقيفية دبي كسيك مان هبي كلنا أو أندامانا دبي كسيك بي للتربية تيا الثقافة تيا شهر زابي إيش يكربي شهر زابي كسيك شيني مان هبي لتس شهر زابي لداراي سكونا مان قوت چه ئیشەکەی دەکاو چەندیشی پێویستە خۆکابرای تەختی دادنێت سوانی ئەو ئیشە چەندی پێویستە دەبی تەوەقع بکرێ ئایا کەسێکمان هەبی لە هەمان کات ئەندامبی لە چ کە شارەزابی لە مال کەسێکمان هەوی تەسویقکردن یعنی چ بە بازار یعنی ئیعلام ئەگەر بێتەوە لۆ برین تەسویق زیاتر لە بۆ شەریکاتە يعني شركة قد بيتو شركة كمان دانا كويسمان كشركة دروز دكين كشركة بيست بلاني داني كسيك مان هبي لتقطيع كسيك مان هبي لا شار كارك شار زابي هروا كسيك مان هبي لا مال شار زابي كسيش مان هبي لإعلام وتسويق كردن ببازار كنيش لكسيا شار زابي كسيك مان هبي شار زابي لموارد البشرية سرساو مروي كان يعني بونو من يستاكا لو دزقاي نوري حكمة بزاني تسمى مصطاهية مامۆستایەکان ناویان چییە؟ ئایا شەهادەیان چییە؟ چەند منداڵی هەیە؟ ماریان لە شێیە؟ ئەو هەیە ماریان لە شێیە؟ ئەرێ چ کێشەیان هەیە کێشەیان نییە؟ دەبی هەمووی چییە؟ بەکە چ ئیشێک دێن بەکە چ ئیشێک نایەن ئەوە زۆر گرینگە کە کەسەکە شارەزای چیم الموارد البشرية الموارد البشرية کەسێکمان هەبی شارەزای چی هەبی؟ كمبيوتر چونکە بەڕاستی دەنووسی و طبع دەکەی شتەکان داتای وەردەگری و پێویستە کەسێکی تێدابی کە شارەزای چی هەبی شارەزای ئایتی بۆ چەند؟ 6 زۆر زاروەیە گوتمان لە 5 تاکو 6 بیونیە لە 5 تاکو 7 بی دوو کەسمان هەیە ئایا دەیان بنین دوو کەسمان هەیە ئایا دەیان بنین لە ئەندامبوون لەو فەریقا لەو تیمەیان دانەنێ یەکەمیان مؤسس المنظمة مستشار خارجي زۆر زاروێ دەرێن 5 تاکو 6 بی زۆر زاروێ کەسێک هەیە هەم لە مالیش دەزانی هەم لە تەسویقیش دەزانی کەواتە چییە؟ کورد دەبتۆ پێویستمان بە کەسەکی دینیە ئەگەر بێت و کەسێکمان هەبوو کەواتە بۆ چەند 1 2 3 4 5 باشە بەڵام نابێ ئەگەر بێت و لە سیانی زانی بن 1 2 3 4 نە باشە کە گوتمان 5 تاکو چەند؟ تاکو 7 باشە ئێستا کێشەمان لەسەر چێ دروست دەبی مؤسسی کە سەرۆکی ڕێکخراو هەروەها ڕاوێژکاری دەرەچی ڕاوێژکاری خاری ناوخۆی مشکلمان نییە
بابن ئێستا کە لێرە سەرۆکی منەظەمەمان هەیە دکتۆر عەبدوڵڵایە ئایا داخلی بکەین یان داخلی نەکەین داخلکردنەکەی ئیجابیە یان سلبیە ئەگەر بێت لەوانەیە هەر کاتێک سلبیەکەی ئەوەیە هەر کاتێک ڕەسی سەرۆکی منەظەمە قسەیە بکە عادەتەن بەشەر بەخۆی ئەو هەیە هەر شوێنێک بێ مدیرت قسەی بکە ڕاستەخۆی چییە کەسەکە چییە موجامەلە بی لە ترسان بی لە برسان بی چ دەکا تەئیدی دەکا کەواتە لێرە چ دروست دەبی سەرۆکی منەظەمە چییە سەرۆکی منەظەمەوەی لێ دێ هەر چ قسەک دەکە ئەوانە چێ دەڵێن قسەکە توێ شەد و مابی لاوەیە ڕاستەخۆ چییە هەر ڕەئیەکیش ئەوانە بدەن سەرۆکی منەظەمە ڕازی نەبوو دیسان هەموو پشتی چێ دەگرن سەرۆکی منەظەمە دەگرن کەواتە سەرۆکی منەظەمە وەکو مەبدە وەکو بنەما لەگەردانەبی باش چاکترە چییە لەگەردانەبی ئەوانە چییە بە ئازادی چییە بڕیارەکان بدەن و چکوان هەموو یەک ئاست بەڵام لە هەمان کاتیش نابی ڕاستەخۆ بڕیارەکان بدەن و بکەنە ئەمری واقع لەوانێ سەرۆکی منەظەمە پلانێکی دابنێ پلانەکە بستەکە سەرۆکی منەظەمە بریکاکە بە پلانی ڕازی نییە بۆیە دەبی چ بکەی ئەو نێژنیە ماوە سەردانی چێ بکە سەرۆکی بکە بۆ ئەوەی چیە شتەکانی پێبرێ ئەوە بڕیارماندایە لەبەر ئەوەیە چییە سبەنی هەتا چییە سبەنی معارەزە نەبی و کێشەکە چییە لێ ڕانەگرێت چونکە سەرۆکی منەظەمە دەتوانی سرێ بکە دەتوانێت ڕەفزکات و هەمووش اتیفاق بکەن لە واقعدا بەو شێوەیە پێمان خۆش بێمان ناخۆشی بەو شێوەیەش دەکرێت ئێستاکە ئەگەر بێت و زانکۆیەکانی ناحکومیەکان وەرگرین زانکۆی ناحکومی مەجلیس ئومەنایە هەیە ئەگە مەجلیس ئومەنا لە پاشەوەی ئەنجومەنی زانکۆ هەیە ئەنجومەنی زانکۆ هەموو بڕیارێکیش بدا لەبەرەوەی مستەسمیر هەیە لە سەرەوی بەرزترا ئەگەر مستەسمیرەکە ڕازی نەبی بە هەموو ئەنجومەنی زانکۆ ڕازی بە هەموو مامۆستایانکە ئەمریکاکە بەو شێوەی چاکە کاتێک مستەسمیرەکە لە ئەنجومەنی ئومەنا کە گوتی نایکەم تەواو گوتی و پلانی جێبەجێ ناکەم جێبەجێ بۆیە دەبی چ بکە دەبی مڕازعی چێ بکاتەوە لە خۆی بەرزتر بکاتەوە کە مەسئولی منەظەمەیە تەنها لەو کاتەی نەبی ئەگەر بێت و سەرۆکی منەظەمە دەتوانی بتە ئەندام ئەگەر بێت و کەسەکە کەسێکی چ بوو کراوە بوو ڕەئی خۆشیسی ناکرد فەرز ناکرد وەکو باز دەکە کەسێکی دیموکرات خواز بوو کە باز دەکەن یعنی زۆر جار دەدرێت کەسێکی چۆن دەزانی ئەو سەرۆکی ڕێکخراوە کە سەرۆکێکی کە ناوێت قسەکانی خۆی ڕەفزکە ئاخر کەس قسەی دەکە ئێستا دکتۆر عەبدوڵڵا لای مەوەیە هەموو قسەی دەکەین ئاخر چێ قسەی دەکە دکتۆر عەبدوڵڵا قسەی دەکە ڕەئی خۆش چییە فەرز ناکە ڕێی خۆش فەرز ناکە ئەگەر بێت و بەو شێوەی بوو ئەوە چییە هیچ کێشەی تەسیری لەسەر نییە لەس ئەوەکانی دینێ بەڵام ئەگەر بێت و زانی تەسیری نێگەتیفی هەیە وا باشە چی لێ بکەین وا باشە لەگەر دا نەبی وەکو گوتما وەکو مەبدە لەگەردانەوی باشە بەڵام ئەگەر بێت و سەرۆکێکی چاک و سەرۆکێک بوو کە ڕێیەکانی خۆی فەرز ناکرد هەروە کەسەکانیش کەسەکانیشیان کەسی بوێر بوون کە پێیان ئاسایی بوو مخالفەی سەرۆکەی خۆی بکەن لە ڕێی و لە دەربڕین و ئەوە کێشەی تێدا لە بە شێوەیەکی گشتی وا چاکە لەگەر دانەبی دێنە سەر مستەشاری خارجی مستەشار خۆ کەسێک دێ لە دەرەوە دێ خۆ هیچ دەربارەی حکمە نازانی دێ چ دەکە یەکەم جار دێ لەکە دەگەر فلان دادانێشی معلوماتی لێ وەردەگری لەگە فلان دادانێشی معلوماتی لێ وەردەگری فلان دادانێشی معلوماتی وەردەگری لەگە فلان دادانێشی معلوماتی وەردەگری لە پاشەوە معلوماتانە هەر هەلی دەسەنجێنی و قسەشی دەدادە دەستن بۆیە نکتەیەکی خۆشی دەنێک لەو کەسێک جارێک مستەشارێک لە شار دەستە دەرێ دەبینی شوێنێک دەبینی شوانێک دەبینی بەس مەڕی ڕەشی هەیە بەستی هەیە مەڕی ڕەشی هەیە ئەویش دەری وەڵڵاهی پێی عەجیب دەبی ئەو مەڕانە هەموو ڕەشن دەبی ژمارەیان چەند بێ ژمارەیان چەندی وەڵڵاهی برادرێکی هەیە لە کۆمپانیای ناسا تەلەفۆنی دەکەدرێ ژمارەی ئەو لەو شوێنێمە لەو مۆقعیمە مەڕەکان چەندن ژمارەیەکی پێ دەرێ ئەویش دەستەکەن شوانەکە دەری سەلامی لێ دەکاو ئەگەر پێت و سوالێک لێ دەکەم ئەوە هەموو مەڕەکان ڕەشە دەرێ دەرێگە پێ بدەیم چەند مەڕت هەیە مەڕەکەم دەدێ دەرێ دەدەمێ ڕاستە خۆ ژمارەکەی دەرێ ماشەڵڵا کوچدانی دەرێ مەڕەکەم بدێ مەڕەکەی لێ دەستینی وڵا دەڕوا شوانەکەش باش دەکە دەرێ قسەکە پێ بنەوە گە پێ درێمە تووسی ئیشەک دەکەی
مەڕەکەم دەدەیەوە دەری دەری ئەتوو مستەشاری دەری چی؟ دەری ئەتوو مستەشاری دەری کوزانێ دەری یەکەم زار ئەتوو هاتی بێ ئەوەیان پێویستم بە تووبی ئەتوو هاتیە لای من بێ ئەوەیان پێویستم بە تووبی هاتیە لای من معلوماتێکت دامێ ئەو معلوماتە چییە؟ هەمە دەری وەڵڵاهی زۆر تەئکید نەبووم ئایا تو مستەشاری یا مستەشاری بەڵام خاڵی سێم وێ لێکردم کە تەئکید مە تو مستەشاری کاکە ئەوە سێ بردیتت مەڕ نییە لێستاندەوە ئەزەمە بەسیە مستەشار بەخۆت شارەزاتری دەچیە پێویست ناکە مستەشاری دابنی ئیلا لەو حاڵەتەی نەبی کە کاتێک یەکەم زار چییە؟ یەکەم زار کە دەی منەظەمەیەک دادەنەی بێەوە باشە چییە؟ بێ مستەشاری تێدا بێت چونکە لەوانەیە ئەگەر بێت و کەسێک نەبوو مستەشار لە چ کاتێک دادەنێ ئەگەر بێت و سڵبی عەمەلتە بوو مالتە بوو تەسویقتە موارد بەشەری هەبوو ئایتیتە بوو بەڵام کەسێک نەبوو لە چێ شارەزا بوو لە تەخسیل لەو کاتە پێویست بە مستەشارە ئەگەر بێت و کەسێک تەبوو لە مالیەی نەیزانی مستەشارەکە لە بۆ مالیەی بینی مستەشارەکە لە بۆ مالیەی بینی باش مەفهوم ئێستاکەوانە شەشن دەتوانی ئەوەی دابنی دەبتە حەفت دەتوانی ئەوەی دابنی چییە؟ دەتوانی بکەیت دەتوانی ئەو دوانە دابنی ئەوانە یەکەچیان چمی؟ یەکەچیان دوو ئیشی هەبی هەدەکاتە ژمارە چەند؟ ژمارە حەفت کێشەمان نیە گوتمان لە پێنجی تاکو چەندی؟ تاکو شەش ملاحەزەیەکمان هەیە زۆر جار هەیە لە ئەندامەکان پێویستی بەچی هەیە؟ کەسێکی شارەزا لە چ؟ قانون با تێیدا نەبی کەسی قانونی عەرقەلە دروست دەکا کەسی قانونی چییە؟ عەرقەلە لە بۆ چ دروست دەکا؟ لە بۆ ئیشەکان دروست دەکا هە بە خۆی وەنە تەبیعاتیانوانە هەر کاتێک شتێکیان دەستە بەدەستی چییە؟ 1000 ئینە و 1000 ئەگەر و 1000 شیلۆ پەیدا دەکەن نە کەسی قانونی لەگەر دامەنێ چونکە تو ئەو ئیشەی تو پەیوەندی بە چێنە پێویستی بە قانونیە ئیشێشتی سیە تەختیتە و کە پلانەوە پلانەکەش ئەو کەسانت پێویستە دێنە سەر تەنظیم عەمەل دێن کارەکان چۆن ڕێک دەخی ئێستاکە فەریقماندانە فەریقەکە چ بوو لە 5 تاکو 7 کەسی بوون هەروەها کەسەکانیشمان گوتمان چێ بوو کەسێک بە شارەزابی لە تەختیت کەسێک بە شارەزابی لە دارایی کەسێک شارەزابی لە موارد بەشەری کەسێک شارەزابی لە چیدی بوو لە ئایتی کەسێک شارەزابی لە چیدی بوو تەسویق لەگەر ئەوەکەی کێشەمان لەگەر هەبوو سەرۆکی چ سەرۆکی منەظەمەوە لەگەر چ مستەشار خارج گۆتم کەسی کەسایەتی قانونیشتیە پێویستمان چییە پێویستمان پێ نییە ئەگەر بێت و وەکو شارە کەسێکی قانونی بەڵام شارەزای مالی بوو بە سیفەتی مالیەکە بەشداریمان لەگەتەکە یان کەسێکی قانونی بوو شارەزای تەختید و بە سیفەتی تەختیتەکە شارەزای یەکەمیان ئایا ئەو فەریقی دامانەیە چیانەوە بابرێ ئێستاکە دەستگای نووری حکمە بڕیاریدا کە تەختیتی استراتیژی دامنێ 5 کەسی هەڵبژار بەو شێوەی ئێستاکە چ لێ بکە ئەو 5 کەسە تەنها هەوڵ بدەن تەنها ئیشی تەختیت بکەن یان تەختیتش بکەن ئیشی ئیدارەش بکەن جیهانیان باشترە وەنیا بەس تەختیتەکە بکەن باشترە کەواتە تەفەڕوقیانەوە دەکەی ئەو تەفەڕوقە چییە کە لە ماوەی خۆی دەرێت تەختیتی استراتیژی لە 3 مانگ تاکو 6 مانگی دەوێت زیاتری نایە 3 مانگ تاکو 6 مانگ ئەگەر بێت و کابرا لێی نەزانی بە خۆی 4 ساڵی پێوە دەبی 3 مانگ هەتا 6 مانگ باشە دەورێتە نیشتیماعات چۆن دامنیشن ئایا هەفتانە بی 15 ڕۆژدارێک بی مانگانە بی چۆن بی دەبی ئەوە چیە دیاری بکەین دەبی چیە دیاری بکەیت چونکە گوتمان پلان لە بۆ چێ لە بۆ پلاندانان پلان لە بۆ پلاندانانیش چیە دەبێت تۆشتانەی تەفەڕوقیان کەی تەنها خەریکی چ بن خەریکی پلاندانا بن دووەم کە لە چ کاتێک دامنیشن دەوری دامنیشن گوتما ئەگەر بێت و 6 مانگ بی ئەنەقەن دەبی هەفتێزارێک چییە هەفتێزارێک دامنیشن سەرەتا ئەگەر بێت و پلانەکە تەختیتەکە سەرەتا بابا سوور و پڕی دامنیشن بەڵام لە دوایە چی لێ بکەنەوە کاتێک کە بشتەکە کەتە سەر پێ دەتوانی چیە کاتەکان کەمتر بکەوە ئایا مکافەیان دەینێ یان نەیان دەینێ باشە مکافەیان دەینێ وەکو مکافەیەکی بابرێن مانگانەبی مکافەیەکی هەفتانەبی یان یەک مکافەبی
مانگانە تو لەوانەیە تاخیریکەن زۆر زارێت تو لەبەرەوەی باسی ئەمە باسی منەظەمەی نەکە منەظەمە لەوانەیە حکومەت بی کە کاتیان شەریکەیەشی تیزاری بێ بۆی دەبێت تو تیزاری فکرکەوە ئەگە مانگانە بی ئەگەر بێت و 3 مانگ بی ئەشی دەوەرەقیام دەیە دەکا ئەوەندا هەفتن هەرێشی چەند دەکا ئەگەر بێت و بکەنە 6 مانگ زیاتر دەکە نە بەیەک جاری دیان دێ بەیەک جاری چییە مەقتوعەیەکیان و دەبڕیەوە معاشی خوان هەیە بەڵام معاشەکەی خۆر دەگەن بەرامبەر معاشە کەسی مەقتوعەیەش تایبەتیان لەوە دەبڕیەوە مکافەیە بەرامبەر چێ بەرامبەر ئەوەی چییە کە تەختیتی استراتیژی دادنێ ئایا بتوان ڕێگای سەفەریان نەیان ڕێگای سەفەریان نەدەین تەمەشا دەکە گە بێت و سەفەرەکە بۆی خی ببتە هۆی تەنها لە بۆی نییە وڵا کاکە سەفەرێک زۆر زارێ سەفەرێکی کۆریان کردی و هیچ سفادەشیان نەکردێت تەنها سێزەویان گۆریان سەفەرێکی لوبنانیان کردیە خولیان کردیەوە لە حەق بەژاری خوڵەکان هەنە کردی بەس پارە سەرفکردن بووە سەفەرکردنەکە دەبی لە بۆ سەفەر نەبی لە بۆ چبی لە بۆ بەدەستێنانی خبرەبی لە بۆ ئیشەکەبی عنی ئێستاکە زۆر زارێک کابرا دەرێم سەفەر دەکەم تەنها دەستم جەوگۆڕین چییە یان دەبی کاکە لە بۆ علم سەفەر بکەیت باشە یان لە بۆ تیجارە سەفر بکەیت باشە یان لە بۆ مەسەلەی سەلامەتی سەفەرکردن لە بۆ چییە یان لە بۆ عیبادەت سەرف بکەیت یعنی سەفەرکردن لە بۆ جەوگۆڕین یعنی چی یعنی تەنها مەفهومێکی هەڵەیە خەڵک چی ئەو پارەی سەرف دەکا دەستە بابەتی تەبزیریش ئللا دەبی سەفەرکردنەکە مەبەستێکی گەورەتری هەبی لە چێ تەنها لە بۆ سەفەرکردن نەبی لە بۆ وەخت کوشتن بی دەبی تو مەفهومێکی لێ وەرگری خیبرەی لێ وەرگری میزانیەشی دیاریکراویشیانەوە دابنێ پێویستیان بە قەڵەمەوە پێویستیان بە شتا پێویستیان بە شتانەی کاتە میزانیەش دادنی ئایا چەند مانگە و چەند مانگ نییە ئەوە تەنظیمی چییە ئەوە ڕێکخستنی چێ کاری فەریقەکەی ڕێک دەخین ئایا مودەی ئیشکردنەکە چەندبی باشە لە 3 تاکو 6 مانگ لۆندەی زیاتر نەبی ئەوە تەختیتی چییە استراتیژیە ئەزەسەنی پێویستە 3 تاکو 6 مانگ بەڵام بۆتم گوتمان کەسەکان دەبی چ بن تەنها ئیشی چ بکەن تەختیتی استراتیژی بکەن بەڵام ئەگەر بێت و کاکە تو ڕئیس قسمێکت دایەوە هەم ڕئیس قسم بوو هەم پلانی استراتیژیش هەبوو یام ئیشێشی داری هەبوو ئەوە دەری کاکە ئیشی داریەکەی دەبی یەکەچی بە قوربانیەکەچی بکە بۆ ئەو کەسانێک لە تەختیتی استراتیژی دادنێن دەبی چیان لێ بکەی دەبێت تەفەڕۆغیان کەی لە بۆ چێ لە بۆ تەختیتەکە هەتا بتوانیت چیە بە ماوەیەکی کورت چیە لە 3 تاکو 6 مانگ چی لێ بکەی کە کەسەکە تەختیتەکەی دابنێ باش ئەو مودەی پێویستە ئەمە تەختیتەکە دابنێ چەندە ئێستا گوتمان چییە فەریقەکە دانیشتو پێک هاتوو تەنظیممان کردو لە یەکەم دانیشتن هەوڵ دەدەن چییە چ دیاری بکەن ئایا 5 ساڵبی تەختیتی استراتیژەکە 10 ساڵبی تەختیتی استراتیژەکە یان 15 ساڵ لە بۆ 20 ساڵبی ئەگەر بێت بوو منەظەمەکە منەظەمەیەکی بچووک بوو ژمارەی کەسەکان لە 100 کەس کەمتر بوو باشە هەروەها عەدەدی پارەکەش زاروێ دیاری دەکرێت سەرمایەکەی چەندە و چەند نییە هەروەها ئەگەر بێت و منەظەمەکە بچووک بوو پێویستی بە 5 ساڵە یعنی لە 5 ساڵی کەمترمانیە تەختیتی استراتیژی ئەگەر منەظەمەکان مامناوەند بوو کە ژمارەکەی چەند بوو ژمارەی مۆزەفەکانی لە 100 تاکو 500 بوو لەو کاتێ پێویستی بە چەندە پێویستی بە 10 ساڵە 10 ساڵ دەبی تەختیتی استراتیژی چیە لە بۆ دابنێ ئەگەر بێت و منەظەمەکە ژمارەی مۆزەفەکانی لە 500 زیاتر بوو ئەوە تەختیت استراتیژی لە بۆ چییە دەبی لە 15 تاکو 20 ساڵ لە بۆ دابنێ کات ئێستا کە منەظەمەیەکی وەکو دەستگای نووری حیکمە پێویستی بە چەندە پێویستی بەوەیە ڕاستی ئەگەر بێت و لێک بدەینەوە منەظەمەیەکی شوایی ئەندامەکانی چەندە نامەکانی لە 100 نەفەر زیاترە ئەو کەسانی تو مامۆستایەکانیش حساب بکە ئەوکانی ئیشی لێ دەکەن لە 100 چییە لە 100 کەس زیاترە دەبی تەختیتەکە تەختیتێکی چییە استراتیژی دوور بین بەقەدەر چێ بەقەدەر توانایی و بەقەدەر گەورەی چی گەورەی منەظەمەکە مەفهومەوە باشە ئەگەر تو ئێستا منەظەمەکە دانا تەختیتی استراتیژی دووسەندا 5 ساڵە ئیستیسنا ئەو منەظەمانەی تەکنەلۆژیانە شەریکەیەکمانەیە شەریکەی ئایتی شەریکەیەک بابنێ شەریکەی مایکرۆسۆفت شەریکەی مایکرۆسۆفت بە هیچ شێوەیەک نابی تەختیتی استراتیژی 15 ساڵ و 20 ساڵ ئەو شتانەی هەبی دەبی بەردەوام چەند بی
5 ساڵ لۆ چونکە گۆڕانکاری چییە؟ گۆڕانکاری سەریعە گۆڕانکاری سەریع ئەوە ئیستیسنایە ئەوەکەی تەکنەلۆژیا و شتانە بەکاردێت حتا تەلەڤزیۆنیش ئەوەکەی لە بواری تەکنەلۆژیە ئەوە بە هەموویشی بە هەموو دەبی تەختیت ئیستراج هەند چەندە منەظەمەکەش منەظەمەیەکی گەورەبییان شەریکەشی گەورەبی نابی تەختیت استراتیژی لەسەنی زیاتربی لە 5 ساڵ زیاتر بی کاکتۆر شەریکی سیاراتی ژوانە 5 ساڵی ئەوەش گۆڕانکاری مەفهومە ئێستاکە خاڵ یەکەم گوتمان چییە؟ تەختیلی تەختیت چارەم خاڵ لە تەختیت للتەختیت اختیار نموذج التەختیت چ زۆرە نمونەیەک بەکاردێنی بە چ زۆرێک تەختیتەکەی دەکەی زۆرەکەمە بەسمان چیانە؟ نەمادرچەکان چیان بوو؟ نەمادرچەکان سوات سیناریۆ لەگەر PMSP ئەو سیانە چیە؟ لێرە ئەوان لەوانە دەیەکەچی بەکاردێنی جیهان زۆری بەکاردێنی جیهان چییە؟ جیهان زۆری بەکەن جیهان نەموودەجی بەکار سیناریۆ بەکاردێنی سواتی بەکاردێنی باشە نە ئەو فایفەرە بەخۆ هەمووی فایفەرە بەڵام فایفەر چ دەکە فایفەر ئەوان احتیوا دەکە خۆتمات یسیە فایفەر چییە؟ ئەو خاڵانە زەعیفانی لەوەکانیدا هەیە چییە؟ بەهێزیان دەکا و لێرە دێ ئەوان یەک لەوان بەکاردێنی نموذج اختیار نموذج التەختیت جیهان نمونەی بەکاردێنی لێرە نمونەکەی نمونەی چ بەکاردێنی سواتی چییە؟ سواتی بەکار گوتمان سواتیە خەلەلی تێدایە بەڵام بەواسەی فایفەری چی لێ دەکا؟ خاڵەکان بەهێز دەکەن دێ سواتی بەکاردێنی دێ خاڵی بەهێزەکان و خاڵ لاوەزەکان و فورەس و مەخاتڕەکان چییە؟ دادەنێنی و ئەهدافەکان یاری دەکەی مەفهومە تا ئێستا؟ باش ئێستاکە چما کرد پلانماندانە لە بۆ پلاندانان دين تعميم بصلاحيات الفريق للجميع فريق كمان دياري كلا دزگای نوری حکمە ئێستاکە کتێبێک دەکەین لۆ هەر پازەڵەقەکان کە دەزگای نورە حیکمە هەیە ئەو حەف کەسە چییە؟ ئیشیان چییە؟ تەختیت استراتیژیە بە هەموو شێوەیەک چییە؟ یارمەتیان دەدەن داوا هەر معلوماتێک و زانیاریەکیان کرد دەبی چییە؟ پێیان بدەن نابی هیچ کەسێک چییە؟ ئەرقەلەیان لە بۆ دروست بکە چونکە بەڕاستی ئیشی وانە چییە؟ کۆکردنەوەی چییە؟ کۆکردنەوەی زانیاریان چونکە تو کاتێک دەتوانی پلان بنووسی دەبیستەبی خۆ پلانچیە خۆت لێرەدانانیشی وەڵا دەبی بسی کاکە زاروێ دەبی ئیستبیان بکەی زارۆ دەچی لەگەر فلان و فلان دابنیشی کاکە کێشەکانتان چییە دوای پرسیار لەوان دەکەی خاڵەکانی وان لەوانێ بچی هەندە وەربگری و بێیت لێ بکەی ئیشی لەسەر بکەی و بۆیە تعمیم بصلاحیات الفريق للجميع دەبی گشتانێک بکەی لە بۆ هەموو ئۆرگانەکانی ئەو دەستگایە کە چیە کاکە ئەوانە چیە ئیشیان پلانی استراتیژیە بە هەموو شێوەیەک دەبی چی بکەین یارمەتیان بدەین پێویستیان بە هەر زانیاریەک بوو دەبی ئەو زانیاریان چیە پێ بدەن ئەگەر بێت و ئەوەینەکەی بە هەر فەریقەکە عملەکە بوو کابرا کە دەری کاکەم هیچم نوونە هاتیە چییە هیچ زانیاریت نادەمێ دەبی ئەوە چییە کە پێنجەم خاڵە لە بۆ چێ پلان لە بۆ چێ پلان ئەو خاڵە تەواو بوو ئێستاکە دێینە سەر ئێستاکە ئەو فەریقە یەکەم ئیشیان چییە ئێستا فەریقەکە دامەزرا باشە فەریقەکە دامەزرا تەفەڕۆغیان کرد هەر کەسە ئیشی خۆی دەزانی ئێستاکە باشە تعمیمیش مەگشتانمەیەکمان لۆ کرد یەکەم شت کە پێویستە هەوڵی لۆ بدەن چییە بەها تەختی چییە بریتە قیەمی منەظەمەکە چییە قیەم یعنی چ یعنی چ ئەنزام بەهایە بەها یعنی چ تو ئێستاکە دیتێت ئەمە بەچی لێ دەدەینەوە قیەم بەخوڕەوە شتێک دەدەینەوە قیەم یعنی هەر شتێک چییە کە ئەو شەریکەیە ئەو منەظەمەیە بە سوودی دادەنێ لە بۆ خۆی بە قازانجی دادەنێ یعنی چ القيم كل ما تعتبره المنظمة ذا قيمة هەر شتێک بەهای هەوی علاقەی بە خوڕەوەش بەنیە علاقەی بە ئەخلاقیات بەنیە ئەخلاقیاتیش بەشێکە لە چ لە قیەم بەڵام لە ڕووی ئیشکردن و لە ڕووی شەریکات و لە ڕووی منەظەمە کاتێک دەرێ قیەم لە ڕووی ئەخلاقی قیەم دیارە خوڕەوەشتە بەڵام ڕووی منەظەمە و شەریکات و ئەشتانە قیەم چییە هەر شتێک چییە لەلایەن منەظەمە چی هەبی بەهای هەبی لەلایەن منەظەمە چییە بەهای هەبی وەکو نمونە چییە شەریکەیەکم دانایە تەنها مەبەستەکەم چییە
قازانجا قيمي من سيا قازانجا قيمي من سيا قازانجا قيمي من حصته في السوق قيمي من أويا باش مهبيلته بازار استدون نظرية من هي نظرية كمان أمريكية كزوبي شركة أمريكي قيميان ربحة قيميان سيا بدا سيناني بارية بتوانن قورتري قازان سيا بكن بتشيوك مشكلة نيا بلام نظرية كتباني نظرية ياباني من هي دري من بتوانم لا سوق لبازار سيا باش مهبي باش كي من سيا لهمان سبي لهمان باشتر بي إنزا قازان كم قازان ناكم كيشم نيا استمري ياباني كان سنة كان دين البازار شتكاني خوان زور هزان دفروش قازان زيشي زور كم دكان دري ما بس ما زيادة سيا حصي ما فروشني ما لبازار سبي زيادة بي ناري قازان زي ما زيادة بلا أمريشي سيا دري قازان زمان زيادة الشفافية سيا قيمة أمن باقي شي دادنيم باقي شي إسلامي قيمي من سيا الالتزام بالشرع قيمة يعني على لايمن قيمة دم هي شركة دابنيم شركة بيراو درنيم دم هي قيمة من أو بيراو سيا بيراو بي كا باش بونا يعني سه يعني قيمة باشا أو بيدرين فوليوس باشا كاتوس تيديش تيدي التزام بالشرع باس ما كرت تيدي دي الجودة أو جودوش باس كرا دي تعرف السويدان دري من هر صار لأمريكا يدم خوين قتل هر صار لإداري خوين ديا بيلوي كمهندسة بخلصة مهندسة لنفط دري هر صار خوين دم روج باسي مسائل أخلاقية نكلته لروي كارجر إدارة ديك الروج عشان ما مستعك باس إخلاصي كرن قدي باشترين شتسيا باشترين شت لبو سرب كوي لكاركتيا إخلاص تبي قدي زورم بيخوش بدلم زور هو يكم زار بتوانن أنا باس إخلاص قلت إخلاصش أويا بتواني كسك ولي بكي كأتو كسيش مخلصي يعني سه يعني أقبيتو بدروش كسك تواشكر كأتو كسيش مخلصي شتشي باش كردي ما بس يسبو قلت إخلاصي باس كردو إخلاصك يسبر دوا إخلاصك تيا بفرتوفيرتيا دروستي بكي طلع كاتي كما باسي وكو قيامي مسلمان دبيتو لمنظمة كرسيا أو منظمة كي دروس دكا كقيمة شيء برزتي قيمة إسلامه دبيتو ردانا ولا سهبي هاد زجاك هاد منظمة هالشركة هيك دادا نيسيا دبي أو قيامنا رندانا ولا سهبي لا دشتكاين دي هبي لخواره وينه باشا مفهومة دبي استعكات وكاتك لا خطي دادني لنا خطة كي دبي استبي قيمة هبي أو شتاني للاي تو جرينجن أو شتاني كلاي تو نرخيان هي سيا نرخيان هي ونيا بونمونه مدمان هي پروردهی سوكاين پروردهی شي سه مسلمانان قيامه يعني قيامه دمانو يكس يقدروز بكين پروردهی شي مسلم دمانو يكس يقدروز بكين كبراسي خمخوري سبي خمخوري قالوا اجتماعي خمخوري عينك خوي بكواتا توسيا قيامه شي دياري كراوتي يعني قلت ما قيمتيا بها او شتي كلالاي او منظميه سي هي بها هي بونو من يستزانكو دبي قيامي سبي دبي قيامي سبي لزانكو دبي بيغاني سبي بيغاني كسي شهر زابي ونيا او دبي قيامي بي يعني بلاكرنوي زانز بي بلاكرنوي زانز بلاكرنوي معرفه بي نابي زانكو قيامي سبي ربح بي كقيامي ربح بو يعني وكاك زانكونيا وقتيا تزارت بو دبي تبزاني قيام مفهوم قيام باش قنيدان بعائله كاواش قيامه دين فريق كسدك او كساني كاغوت مانسان كسن بينس تاكو كاتي كمدني هدانانيش اللي هر كسبي قصيب كنا دين كاكا او حفتي كفريق كمان دانا تشكيل ما كردو هر كسا شي خو بيدانا او حفتي داده قيامي دادنه قيامي شي قيامي منظمه دبي قيامي رئيسي مان هبي اتو دبي قيامي خود بنسي اتو لباش او كدانشني دعاي دي صدقين
دەی هەر کەسە قیەمەکان دەخوێنتەوە کاکە ئەو منەظەمەی دامان نایە ئەو تەختیت استراتیژی لە بۆ 5 ساڵەی دامان نایە حەز دەکەین لەسەر ئەو قیەمانە ئیش بکەین لەسەر چ ئەو قیەمانە ئیش بکەین 1 2 3 مناقەشەی دەکەن و ئاخیرەکەی چییە ئەوە اختلافی تێدایە زۆرین لە گەردانیە لای دەنێ ئەوەکە ئیتیفاقی لەسەر دەکەین چییە چی لێ دەکەین يتم اتفاق مع قيادة المنظمة لباشو يعني بيكاتن لباشو قيادة منظمة قلت مانسيا فراموشينا كده بقيادة منظمة عقدار بيتو لسر أو قيامانتيا بيكاتي أو كي مختلف شا زياوازيتان لبيني هي ككوكنين اتفاق تانا سنة كسيان لذكي لا عندما مفهومة يعني يستاكو قلت مان صون قيام دياري ذكي بهاي منظمة سبو نايبري ربح هەر شتێک کە سوودی هەبێ لە بۆشێ لەلا هەر شتێک کە لەلایەن منەظەمە بە چ دابنرێ بە سوود دابنرێ گرنگ بی سوودی هەبی باشە ئینجا قازانج بی گرنگی دامی بە منداڵ گرنجدانی بە عائیلە گرنجدانی بە زانست باشە دەتەوێت دژی شتێک بوەستیۆ ئەو هەمووی پێدەریسە قیەمی تووە کاتوچیە لە ڕوانگەی ئەو قیەمە دەیچە ئینجا ئیشەکانیدی دەکەی بینە سەر دیاریکردنی خاڵی سێم کات ئێستا یەکەم خاڵسە بوو پلان لە بۆ پلاندانان دووەم کردار پێویستە ئەو کۆمەڵە کەسە بیکاتیە بەها بوو قیەم ئێستا کە دێ الرؤية وێشن ڕؤيە دیدی تو چیە لەو 5 ساڵەی دەتەوێت چ بکەیت دەتەوێت بگەیە چێندەر دەی چییە بەها گوتمان چ بوو بریتی بوو هەر شتێک کە سوودی بە سوود بە گرنگ دادنی لەلایەن چێ لەناو ڕێکخراوە باشە ئەتوو ئەنجەنەوانەیە لە یەک لەوانێ سێ ئەوەت هەبی سێ قیەمەت هەبی هیچ کێشەمان نییە سێ قیەمەت هەبی لە سێ زیاتر نەبی دووت هەبی باشە ڕؤيە وێنشن بە کوردی دیدی من دید لە بۆ چییە لە بۆ زەمانێکی داهاتوە لە زەمانێش داهاتوە ئایا دەمهەوێ دەستگای ڕۆشنبیری نیوری حکمە لە دوای ئەو لەمای ئەو 5 ساڵە بگاتە شوێندەر لە ڕووی چێ لە ڕووی توانایی مرۆیی لە ڕووی چێ لە ڕووی توانایی دارایی باشە لە ڕووی چێ لە ڕووی زیادبوونی توانای مرۆی زیادبوونی هەروەها قوتابی هەروەها لە ڕووی چێ لە ڕووی ئایا فەرعەکان چیان بەسە دێوچیان لە ڕووی کوالیتەکەی چۆن لێدی و چۆن لێدی لە ڕووی توانایی مامۆستای لێرانە چۆن و چۆنین و هەروەوەکانی کە ئیشتێ دەکەن چۆن و چۆن کەواتە چییە تەسەوڕێکی چییە تەسەوڕێکە لە ناو چێن دەردایە لە ناو مێشکتدا لە بۆ چی دەکەی لە بۆ دەستگا دەکەی کە دەستگا لە ماوەی ئەو 5 ساڵە دەگاتە شوێندەر ئەو پێی دەنێت چێ دیدمان هەیە باشە تعریفەکەی هي صورة ذهنية للمنظمة کەواتە چییە وێنەی چێ دەکەی وێنەی ڕێکخراوەکەت دەکەی بەڵام وێنەیەکی چیە وێنەیەکی واقعی نییە چونکە تو باعث دەکەی با شتێک دەکەی هێشتا نهاتێ وێنەیەکە لە ناو چێ لە ناو مێشتی خۆت في نقطة مستقبلية دەتەوێت لە خاڵێکی چێ زەمەنی داهاتوو بگەی ئەو شوێنە ئایا دەمان هەیە لەو ماوەی ئەو 5 ساڵەی داهاتوو ڕؤیەمان چییە ژمارەی مامۆستایانی سنتەری حکمە بگاتە چەند ژمارەی حافزەکان بگاتە چەند بۆیە لە عەبدوڵڵا بەسفڕیان پرسی ئایا دەتەوێت لە ماوەی ژیان بە شێوەیەکی کورت هەتا ماوی چەند کەس لێ بکەی حافز قورئان بی گوتی دەمهەوێ 1 ملیۆن کەس لێ بکەم چییە حافز قورئان بی وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين